ئەو نابێت ڕیبا مامۆستا؟ نانە ئینشاڵڵا ناتە ڕیبا ئەوەی ڕاستی بێ ئیشێکم پێکەوتی بۆ ئیمڕۆ 25,000 بیتێ زۆر زەرورم هەڵمە خزمەتتان مامۆستا ئینشاڵڵا وڵەدەم بەیانی بۆتی تێرم فەرموو هەڵمە خزمەتتان ئەو مامۆستا 25,000 فەرموو بیژمێرە ئای بینێ لەش ساخی دەستخۆشی بەیانیت بینم مامۆستا ئینشاڵڵا سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. السلام ورحمة الله. مامۆستا سۆنی باشی ئەحواڵت مامۆستاگیان ئەمە ئەمانەتەکەی لێم وەرگرت فەرێکی تو مامۆستا خی برایەکی نێمە خوالێت ڕازیە فەرقی نی ئینشاڵڵا مامۆستا ئەمە زیادە پێنجی زیادە ئەو پێنجە خۆم خسمە دەسەری ماڵ و ئاواوێ ئەو نابێتە ڕیبا مامۆستا؟ نانە ئینشاڵڵا نهاتە ڕیبا ڕیبا ئەوەیە تۆ مەرجدا بنەی بێژی ئیلا ئەگە گەڕان تۆ قەرزەکە وەزیاوە بیگەڕێنیتەوە بم تۆ مەرج و لەسەرم دانا ئاگاداری ئەمە بووی ئەمە دیارەکە لە برای خۆتە ئینشاڵڵا لێمی وەرگرت خێر و بنووسێ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ باشترینتان ئەوانن لە کاتێک قەرزە گەڕێنەوە بە جوانی گەڕێنەوە بێوعدی لەگەڵیان ناکەن عزیێتی کابرا نادەن ڕەحمەتی خواتان لێ ڕەچاویان باسە بکەن ئەزانی بۆ زۆرێک لە خەڵکی دەساوە بۆ بەنکی ڕیبەوەی قەرزی ڕیبەوی هاناوە بۆ لای زۆرێک لە خەڵکی قەرزی باتێ قەرزی ناداتێ لەبەرەوەی کەسانێک لە ناو کۆمەلگای ئێمە هەیە بەڕاستی بێتامیان کردووە قەرزی پێدەیەوە جوانی و حسایی بووەکەی دوای حساو بۆ ناکەوت تەلیفۆن و لێ قوفڵەکە خەڵکی بۆ لایەنێری جاو ناداتۆ حەزەکەی نیوەی قەرزەکە و باتێ نیوەی قەرزەکەی شو ناداتێ ئەمە بەڕاستی یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێتی یوغفر للشهید كل شيء إلا الدين خی گەورە هەموو تاوانی شەهید خۆشەوێ ئیلا قەرز نەوێ هەر بۆیە نوێژی لەسەر کەسی قەرزار نەکردووە وە لە فەرمودەی ترا فەرمێتی هەر کەسێک قەرزێ لە کەسێ بکە و نیازی نەیە بیگەڕێنێتە بۆی ئەتلەفەه الله خی گەورە تەفروت و نایەکا و بێبەرەکەتێکە ڕەحمەتی خواتان لێ قەرزتان کرد وە جوانی بیگەڕێنەوە. سلام علیکم.